خانمە میوزیسیانێکی کورد بەشداری لە فێستیڤاڵی میوزیک و کێبڕچی هونەری سیسیلی لە ئیتالیا کرد. ژاڵ ئیسماعیل تاکە هونەرمەندی کووردە کە بەشداری لە فێستیڤاڵەکەدا کردبێت. فێستیڤاڵی میوزیک و کێبڕچی هونەری سیسیلی لە ئیتالیا لە نێوان 14 تا 20 ئەم مانگە بەڕێوەچوو. لە فێستیڤاڵەکەدا ژمارەیەک گۆرانی بێژ و میوزیسیانی ناودار ماستەر کلاسیان پێشکەش کرد. خاتو ژاڵ ئیسماعیل بە خۆشحاڵیەوە لە ئەستۆدیۆ لەگەڵماندا گفتوگویەکی لەگەڵەکەین سەبارەت بە بەشداریکردنی لەم فێستیڤاڵەدا. خاتو ژاڵە بەخێر بیت. زۆر سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاسی ئێوەکەم کە زۆر سپاس. ئەو هەلاتان بە منیە کە بتوانم لەسەر بە پرۆژەکە و لەسەر وەرکشۆپەکە قسە بکەم. زۆر سپاس. سپاسانەکەم. ژاڵە خان من سەرەتا لەوە دەست پێکەم چۆن بەشداری لەم فێستیڤاڵە گرنگا کرد وەک لە پێشەکە ئاماژەمان پێیا کە چەندین میوزیسیان و هونەرمەندی ناسراوی جیهانی تیا بەشداری کردووە. چۆن بەشداری تیا کرد؟ بێگومان سەرەتای ئەم بەرنامان و ئەم پرۆژانە بە پڕکردنەوەی فۆرمێکی ئەلکترۆنی و بە مقابلەکردنە بە چاوپێکەوتنە هەم چاوپێکەوتن لە بواری مۆسیقا و لە ینی واتە بە شێوەی تیۆری و بە شێوەی پراکتیکی لیژنەی فێستیڤاڵەکە نەیانتوانی بێنە ئێرە من چاوپێکەوتن لەگەڵ من نابکەن من بە ئۆنلاین کردم بەڵێ لیژنەی هەڵسەنگاندن بە خۆشحاڵیەوە من توانیم بە شێوەی ئۆنلاین لەگەڵیانە بەشدار بم و تر دوای ماوەیەک وەڵامیان یامەوە کە من وەرگیراوم تر بەو شێوازە من ڕۆشتمەوە. بەڵێ ژاڵە خان تا چەند گرنگە هونەرمەندانی کورد بەشداری لەم جۆرە ئیڤێنت و فێستیڤاڵە جیهانیانە بکەن؟ بێگومان ئەمانە هەمووی گرنگی خۆی هەیە بوارێکی وەکو ئۆپێرا وەکو دەنگیش کە ئێمە زۆر کادرمان نییە لەم بوارەیە مامۆستامان نییە لەم بوارەیە ئەمانە شتانی گرنگن هەم بۆ ئەوەی کە زانیاری زیاتر وەربگرین هەم بۆی خەڵکی تر بناسین لە وڵاتانی تر خەڵکی تر بناسین و گۆڕینەوەی کللتورە کە بتوانین کللتوری یەکتر بە یەکتر بناسێنین و وەرگرتنی زانیاری زیاتر لە چەند مامۆستایەک لە چەند شوێنی جیاواز لە چەند زانکۆیەکی جیاواز کە پرۆفیسۆر و دەرسەڵێنەوە ئەمانە زۆر گرنگن بۆ ئێمە بە تایبەت بواری هونەری و بواری میوزیک کە گرنگێکی زۆری پێ نادرێ بەداخەوە بە تایبەت بواری دەنگ و بواری ئۆپێرا لەلایەن میوزیسیانەکان و گرنگی پێدرێ بەڵام لەلایەن کەسانی ترەوە گرنگی پێ نادرێ. ئەم قسەی لە چیەوە هات من چەند ساڵێک پێش ئێستا لە چەند زانکۆ و لە چەند شوێنێکی تر وەرگیراوم وەکو قوتابی بتوانم لەوێ دەرس بخوێنم و وانە وەرگرم و پەیوەندیت بەو شوێنانەوە کردووە چ پەیمانگا بێ یاخود زانکۆ ژاڵەکان؟ بەڵێ من لە چەند زانکۆیەکی ئەمریکا وەرگیراوم تا ئێستا لە 3 زانکۆی ئەمریکا وەرگیراوم بەڵام بە بۆنی کێشەی مادیۆ من نەمتوانیوە بڕۆم زانکۆکان هەنێک کات ناتوان سکۆلارشیپی زیایە بەم بە خوێندکاران نیو سکۆلارشیپیان من نەمتوانیوە کە بەشێکی تری دابین بکەم بێگومان خۆم توانیوە بەشێکی دابین کەم بەڵام بەشێکی کەمی ماوە ئەویش بەداخەوە کە چوومەتە چەند شوێنێکی حیزبی و سیاسی و حکومی کە نەک هەر هاوکاریان نەکردوم بەڵکو ساردیان کردومەوە پێکەنینیان بە شتەکە هاتووە کە من ئەم شتە بۆچی ئەەکەم بۆ ئەوەی کەم کە ئەو کەسانی تر کە هەمان خولیای منیان هەیە لێرە کە من هاتمەوە بتوان وانەیان پێ بڵێمەوە بتوانم فێریان کەم بەو شتانیانە ڕۆنکەم پێات تێپەڕێم چونکە بەڕاستی وەرگرتنی وانەی ئۆنلاین لە دەنگ و لە میوزیکە زۆر قورسە کە ئەو دەنگە بە باشی ناگات کە هەنێ جار کێشەی ئینتەرنێت و کێشەی ئۆنلاین هەیە ناتوانرێ ئەو دەنگانە بە باشی بگات و ئەو زانیاریانە بە باشی وەرگرێت. بەیوان گرفتەکانن لە داهاتوویەکی نزیکات چارەسەر بێت. ژاڵە خان بە چ بەرهەمێک بەشداری لە فێستیڤاڵەکەیا کرد کاردانەوەی بەشداروان چی بوو کە تاکە هونەرمەندێکی کورد بەشداری لە فێستیڤاڵێکی گرنگ کردووە لە ئیتالیا؟ من بە گۆرانێکی ئیتاڵی بەشداریم کرد بە نایڤاگی سیما سێمبیانزا ئەم گۆرانیە لەلایەن هونەرمەندی بە ناوبانگ دۆناودیۆ نووسراوە ئەم کارە لەگەڵ پیانستێکی
وڵاتی تورکیا پێشکەشم کرد ئێمە ئەو کەسانی کە گۆرانیمانەوت و بەرهەمەکانمان پێشکەشەکەرە کەسە و هاوبەشێکی لەگەڵا دانرابوو کە میوزیکەکەی بۆ بژێنرێ ئەوەی من هاوکارەکەم مامۆستایەکی تورکی بوو کە توانی زۆر بەباشی لەگەڵ منە بڕوات و ئەدای کارەکە بکەین پێکەوە بێگومانەوە زۆریان پێخۆش بوو لە کاتێکا کە من پێشم ڕاگەیاندن کە ئێمە مامۆستامان نییە لەو بوارەیە کە من هەمیشە هەوڵێم کە لەم بوارەیە زیاتر فێر بم و بتوانم خەڵکی تر فێرکەم لێرە زۆریان پێخۆش بوو بواری ئەویان پێیان کە وانی زیاتری ژوەر بگرم چونکە هەر کەسێک بۆی هەبوو 4 وانە وەربگرێ من توانیم 6 بۆ 7 وانە وەربگرم لەوان و زۆریشان پێخۆش بوو بە دڵیشیان بوو کارەکە و کە نەتیجێ ئەو دەرس خوێندنانە بوو کە من لە ماوەی فێستیڤاڵەکە خوێندم. کاتە خات و ژاڵە باسی ئەوەت کرد کە کەسانی کە فێر بکەیت. ئاشکرای ئەمە مامۆستای کۆڕاڵمان کەمە لە کوردستان. تۆش لەوێ بەشداری ئەو ماستەر کلاسانت کردووە. چه تیۆری چ پراکتیکی ئەزمونێکی تاوت پێیا کردووە لەوێ. پرسیارەکەمەوە بەنیاز نیت لێرە خول بکەیتەوە لە ئاستە جیاوازەکان ئێستا بەیان لە داهاتوێکی نزیکا بێ؟ وڵی مامۆستای دەنگمان هەیە لێرە باناڵی مامۆستای دەنگمان نییە مامۆستای دەنگمان هەیە بەڵام لە بواری ئۆپێرایە مامۆستامان نییە. میش زیاتر مەبەستم کۆڕاڵ و ئۆپێرایە. لە بواری کۆڕاڵ و ئۆپێرایە مامۆستامان نییە و مامۆستامان کەمە. من زۆر حەز ئەەکەم بەڵام جارێکە من ئەمێ زیاتر بەرەو پێش بڕۆم کە بتوانم زۆر زیاتر بە ئەکادمی شتەکان وەربگرم و بتوانم بیبەخشمەوە من خۆم لە ئاستێکی سەرەتاییە ئەبینم لە ئێستاە پێم خۆشە کە بتوانم بەڕسمی بتوانم شەهادەیەکی بەرز بەدەست بێنم و ئەو کاتە بتوانم وانە بڵێمەوە. واتە خۆم لەو ئاستایە نبینم کە بتوانم وانە بڵێمەوە بێگومان بەشی مۆسیقام تەواو کردووە من ژەنیاری ئامێری ڤیۆلاشم بەڵێ ئامێری ڤیۆلاژنم لە چەند گروپ ئۆرکسترایەکە لە سلێمانی ئیشەکەم بەڵام لە بواری دەنگە حەز ئەەکەم کە شەهادە بەدەست بێنم و بڕوانامەیەکی فەرمی بەدەست بێنم و بە شێوەیەکی زیاتر پرۆفشناڵانە وانەکان بڵێمەوە. بەڵێ کاتە من ژاڵەخانە لە قسەکانی تۆ پرسیارێکم بۆ دروست بوو بەشداریکردن لەم فێستیڤاڵایە بە تایبەتی تا چەند گرنگە دەرگای تر بۆ هونەرمەند ژاڵە ئەکاتەوە بۆ ئەوەی ڕوو بەرەو جیهان بکات. بەڵێ چ دەرفەتێکی بۆ ڕەخسێنێ بۆ داهاتوش؟ من بەبوونەی ئەم فەستیڤاڵە و چەند مامۆستایەکەم ناسی لە چەند وڵاتێکی جیاوازەوە کە هەلی ئەویان پێبەخشیم کە من بتوانم لە زانکۆکانی ئەوانە بخوێنم بەڵام جارێکی تر کێشەی مادی و ئەو شتانە یەتە پێشەوە بۆ من کە لەوانەیە ئەوە بێتە بەربەستێک بۆ من بتوانم لێ بخوێنم چونکە هەموو زانکۆکانی ئەوان بێگومان بە پارەیە بە پارە ئەخوێنرێ ئەوان لەوانەیە بتوان کەمێک سکۆلارشیپم بنێ کەمێک هاوکاری مادی بکەن بەڵام بێگومان جارێکی تر من پێویستم بە هاوکاری مادی و پێویستم بە سەپۆرتێکە کە بتوانێت پشگیری من بکات و بچم لەوێ خوێندنەکەم تاوەکەم و لەم بوارە خۆم بەرەو پێش بوو بە خۆشحاڵێ بم بە یەکەم خانمی کورد کە فێرگەی ئۆپێرا بکاتەوە لە کوردستانە. ژاڵەخان لەوێت چه هونەرمەندێک زیاتر سەرنجی ڕاکێشایت؟ لەوێ چەند مامۆستایەکمان هەبوو یەکێک لە هونەرمەندە جیهانیەکان خات و ئانا کریستینە کۆرتێ بوو گۆرانیبێژێکی ئۆپێرای زۆر بەناوبانگە بەداخۆ من نەمتوانی وانەی زۆری لەگەڵا وەرگرم بۆ ماوەیەکی کەم توانی گوێبیستم بێت و چەند تێبینیەکەم باتێ بەڵام بێگومان سەرنجی ڕاکێشام و من پێش فێستیڤاڵەکەش چەند جارێک لەسەری خوێندومەتەوە و گوێم لە بەرهەمەکانی بووە هەروەها خات و کریستین مۆر ڤاسالۆ ئەوە مامۆستای منە چەند ساڵێک کە وانی ئۆنلاینم پێ ئەڵێت بە ئۆنلاین وانە ئەخوێنم و بەخۆ بەخشی جوانم پێ ئەڵێت چونکە زۆری پێخۆش بوو کە من لەم بوارەیە و لەم شوێنەیە یعنی واتە لە کوردستانە ئەمێ ئەو بوارە بخوێنم بێگومان ئەو زۆری پێخۆش بوو ئامادە باشی خۆی دەربڕیوە کە ماوەی 4 ساڵە بە ئۆنلاین بە خۆڕایی دەرسم پێ ئەڵێت ئەویش یەکێکە لە هونەرمەندە بەناوبانگەکان و خاوەنی ئەلبومی ئۆپێرای خۆیەتی تا ئێستا ئەو دوانە زۆر سەرنجی ڕاکێشاوم. من دوا پرسیارت ئاراستاکەم پرۆژەی داهاتووی ژاڵەخان چییە؟ ئەگە بە کورتی پێم بڵێ. بێگومان من هەر لە بواری هونەریە کارەکەم هەر لە بواری میوزیکە پرۆژەی داهاتووی من ئەوەیە کە بتوانم لە یەکێک لە زانکۆکانی دەرەوەیە وەربگیرم و بتوان بۆ باری ئۆپێرا بخوێنم. ئێمەش بە هیوان هونەرمەند ژاڵە ئیسماعیل سپاس لە ستودیۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن. زۆر سپاسانەکەم سەرکەوتن بۆ زۆر سپاس.